حاجی قادری کۆیی شاعیر و نەتەوەخوازی کورد لەگەڵەوەی حەجی ماڵی خودای نەکرد و هێشتا تەوافی مەککەی نەکردبوو، بەڵام ئەو لەقەبی حاجی وەرگرت لە شوێنەوەی کە خۆی تەوافی نەکرد، وشەکانی هێنا و بە بەرگێکی تایبەت بە دەوری ئەوینی خاک و نەتەوە و نیشتیماندا تەوافی پێکردن. لە هەر سوورێکدا بانگی حەقیان بە ڕووی حاجی و جیهاندا دەدا. زیکری وشەکان گۆچکەکانی کوردیان کردەوە و لەگەڵیدا ئاگایەکی بەرزیان چێ کرد. لە هەر سوورچێکی نیشتیماندا حاجی بوو بەکانی و شاعیران و نووسەرانی تر گۆزەیان دەخستە بەرکانی و وشەکانی و پڕیان دەکرد تا لە تینوبوونی ڕستەکانیاندا بە ئاوی وشەکانی حاجی تینوێتی بشکێنن. ئەگەرچی هەمیشە بۆ بەرەنگاری و خەبات کورد زیاتر سوودی لە شمشێر و چەک وەرگرتووە، بەڵام حاجی نەک هەر فۆرمی شەعر دەگۆڕێت، بەڵکو فۆرمی خەباتیش گۆڕانکاری بەسەردا دێنێت و خامەکەی دەخاتە گەڕ و دەڵێت بە شیر و خامە دەوڵەت پایەدارە، ئەمن خامەم هەیە شیر نادیارە. نووسەر و ڕۆمان نووسی کورد فەرهاد پیرباڵ دەڵێت حاجی قادری کۆیی یەکەم شاعیری کورد بووە کە بەر لە ساڵی 1898 وشەی ڕۆژنامە و جەریدەی بەکارهێنابێت بە بەڵگەی ئەوەی دەڵێت 100 قائیمە و قەسیدە کەس نایکڕێ بە پولێ، ڕۆژنامە و جەریدە کەوتۆتە قیمەت و شان. حاجی قادری کۆیی لە نامەیەکدا لە ئەستەنبولەوە شوێنکاری جوانی و خوێندنی لە ناوچەی باڵک وەک یادگاریەک دەگەێڕێتەوە و دەڵێت وەرە بابینە سەرباسی میهانی بە یادی عەیش و ئەیامی جوانی. بەبیرت دێ زەمانێ چووینە باڵک بە پێخاوسی نەکەوشم بوو نەکاڵک، بەرپێم درک و دار و شاخ و باری وەکو مەخمەر بوو نەرمی یا نەقاڕی، کە چووینە سینگوڕە سینەم گڕی بەست وەکو قەندیلی سەرگەردان وەکو مەست. حاجی لێرەدا ئاماژە بەوە دەکات کە خوێندنی لەو ناوچانەدا بووە، بەڵام دواتر بە مەبەستی خوێندنی زیاتر ڕوو دەکاتە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، پاشان دەگەڕێتەوە شاری کۆیە، بەڵام باهۆی بوونی کێشە لەگەڵ هۆزەکان و سیستەمی خێڵایەتی لە ناوچەکە ناچار ئاوارەی دەرەوە دەبێت و دواتر لە ئەستەنبول دەگیرسێتەوە و لەوێوە بۆ دووری نیشتیمانەکەی دەسووتێت بە جۆرێک ئەو دۆخەش لە یاد دەکات کە بەسەری هاتووە و دەڵێت مەپرسن دەردی غەریبی و لەزەتی وەتەنم، ئەوەی لە دەستی دەگریام ئەم ئێستا بۆی دەگریم. دۆخی ئاوارەی و ژیانکردنی حاجی بوو بەهۆی ئەوەی نەتوانێت هاوسەرگیری بکات و ماڵ و منداڵی هەبێت، بۆیە شەرحی حاڵی خۆی دەکات و دەڵێت من کەسێکم زەمانەی ناکەس، دای بڕیوم لە قەوم و قیلە و کەس، هەر منم ئێستا وارسی عیسا بێژن و ماڵ بێ کوڕ و مەوا. لە پاڵەوەی حاجی سەرسامە بە ئەحمەدی خانی بە هەمان چەشنی ئەو دەردە بە ئازارەی کوردێنێتە زمان و سەرزەنشتی توندی ئەو دووبەرەکیە بەردەوامەی کورد دەکات کە بۆتە مایی ئەوەی کورد نەبێتە خاوەنی هیچ کیانێک و دەڵێت تا ڕێک نەکەون قەبیلی ئەکراد هەروە دەبنە خەرابە ئاباد. حاجی لە بواری زمانەوانیشدا حەسرەتی بۆ پەراوێزخستنی زمانی کوردی خواردووە، بۆیە بەردەوام داکۆکی لە زمانی کوردی دەکرد و بە بەهێزتر لە زمانەکانی تر نیشانی دەدا و دەڵێت نەڵێن فەساحەتی کوردی بە فارسی ناگا، بەلاغەتێکی وای هەیە هیچ زوبانێ نایگاتێ، لەبێ تەعەسسوبی کوردانە بێ ڕەواج و بەها. ئەو ئاگادارکردنەوەی کورد لەو سیستەمە خێڵایەتی کە تێیدایە و ئەو نەبوونی یەکگرتوویە وا دەکات حاجی کۆتاوەسیێت بەو جۆرە بکات و بڵێت حاجی کەسێکە بێکەس بۆ ئێوە قوڕ دەپێوێ، بە قسەی دەکەن زەریفە بە قسەی ناکەن بەڵا لە خۆتان. حاجی قاتر ناوی تەواوی قادر کوڕی مەلا ئەحمەدی کوڕی مەلا ساڵحی کوڕی مەلا ئەحمەدی گەورەیە. لەگەڵەوەی وا بڵاوە ساڵی 1816 لە گوندی قۆرەقەرەج لە کۆیە لەدایک بووە، بەڵام نووسەر و لێکۆڵەری کورد مەسعود محەممەد بۆ ساڵی لەدایکبوونی هەردوو ساڵی 1824 بۆ 1825 دیاری دەکات. لە هەندێک سەرچاوی تر ساڵی 1870 بە ساڵی لەدایکبوونی تۆمار کراوە. حاجی بە مەبەستی شارەزایی زیاتر دەچێتە گوندی شێخوەتمان. ساڵی 1862 ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. ساڵی 1897 کۆچی دوایی کردووە و تاوەی ئەندامانی بنەماڵەکەی لەم چەند ساڵەدا ئاماژەیان با دۆزینەوەی شوێنی گۆڕەکەی کرد لە ئەستەنبول، گەرنا بە نادیاری مابووەوە.